سڵاوتان لێبێ بەڕێزان لەگەڵ کاک ڕەحمانتینا کە یەکێک بۆ لە دیلەکانی جەنگی عێراق ئێران لە بەری عێراق ینی دیلێکی با بڵێن ئێرانی بۆ لە عێراق درێژە بە گێڕانەوەی چیرۆکەکەی دێن کاک ڕەحمان وەڵامی جارێ سەرەتا لەو تینایە پرسیار بکەم ئەوە چییە ئەو وەڵازە تینە شوێت ئەوڵدا ئەمە قۆڕەخچینە یعنی ئەو شوێرە تێمە قۆڕەخچی بووە وەلی بەرەی باپیرم چون زۆر بووینە مەسەن دوسێ محەممەدمان دەبوو سێ چوار ئیسماعیلمان دەبوو بۆی کە باپیرم چووە ئیخۆنی جودا کردوێتەوە کە جودای کردوتەوەڵی چۆتە سەبت و حواڵی کە جودای کاتەوە لەوێ کوتویتی شۆرەتێکی خۆشم بۆ دانێن ئەوانیش بە نەزەری خۆیان تەنایە کە یەک دەندەیەکیان لەو لاکەم داناوە بۆتە تینە تازە ئیدیش سزیلەکانە کە ئاوان و سیوە تینامان بەسەردابڕە وەلیدا ئەسلدا ئەمە قۆڕەخچینە ئەوە بەڕەکیش وانێک دەبێت لە شەڕی حربی ئەوەڵدا نیوەی تایفەکەمان نیوەکە ئەوختی کەمیش بووینە باپیری بابم دوو برای هەبووە دوو برایەکان لە شەڕی دەگەڕ ڕووسان لە دێی جەڵدیانێک کە بە شەردێن برایەکی دەگوشرێ خوشکێکی و ئەو برا کوشراوەی دوو منداڵی هەبوونە بە دیوی سیتەکاندا هاتوونە بۆ لای عێراقێ حەمەد قۆڕەخچیش برایەکەی دیکەی کە دەمێنی ئەوان هەڵدێن بۆ لای ڕەواندزێ هەتا و پردەی ڕەواندزێ کە دەسووتێنێ و ئەرتەشی ڕووز لەوێ دەگەڕێتەوە ماوەکی ئەوانە لە ڕەواندز وانە دەبن دوای دێنەوە دەشتی لاجانێ دەمێنیتەوە ئەوانەی کە بدوی عێراقەدا بە دویسیتەکاندا ڕۆشتونە دوای 1970 ساڵان وڵامی دەنێرن ئەوانیش دەبینەوە وەلی دوای ئەوان لەوێ ژنیانی ناو لە دویسیتەکان ماونێتەوە گیرسانێتەوە لە دیوی عێراقێ پورە خوشکەکەی خۆشی حەمەد قۆڕەخچیێ لە کنەوان دەڵاوان ژن منداڵیان هەیە و ئەمن خوشکی خۆم دەبمەوە خوشکەکەی دێنیتەوە دیوی ئێرانێ و ئیدی ئرتباحەتەکە قەتع دەبێ هەتا ئەو ساڵانەی دوای شەڕی دوای ئەمەل لەوان دەپرسینەوە و ئەوان لەمە دەپرسنەوە ئەلحانەکانە ئەوان لەو دیوەی لەوانەیە 100 نەفەرێک بین وەری ئەمە لە دیوی ئێرانی ئەمە زۆرین وەڵا 200 نەفەریش دەبین 300 نەفەریش دەبین ئەمە زۆرترین تایفەکەی مە لە ئیوان زۆرترە زاهاکانەوە وەک تایفەیەکی بن ئامۆزا و بنی چەکەی ئامۆزا ئەوە ڕێکڕا ڕفت و ئامەدن هەیە ئەوان دێن و ئەمە دێن و نەخۆشیان دەبێ و دایان بینە دکتۆری و ئەمە دێن سەردانی دێن و سەرخۆشی و سەرداوەت و ئەوە هەموو شتێکمان نێگرا هەموو منداڵی وان نیوەی لەو دیوی ئەمە هەموو ئەمە دەناسن ئەمەش هەموو ئەوان دەناسین تۆ هات شد زۆرە بۆم دی بەڵێ هاتو چۆمان زۆرە بەڵێ هەر سەرداوەتێک بێ و سەرخۆشیێک بێ دەبی ئەوانێک کە گەورەنە حتمما بێنێ ئێرە سەرخۆشیێ بکەین و سەرداوەتێ بکەین و بەڵەوە بەخشە خارج دەمەزوڕەکەی بوو ئاساییە کاک ڕەحمان لەکوێ قەتع بووین لە ئەڵقەی پێشوو لەوەی کە ئێوە ئیتر سواری ئۆتۆبوسان دەکەن تەفتیشیان کردین و ئەو پوڵ و پارە شتەکان لێستادین سواری ئۆتۆبوسەکە بووین وە ئۆتۆبوسەکە نیزەکەی نیو سەحاتێکی کێشە هەتا شاری ئەلحیمارە دیوی ئێرانێ لەوێ حەسکەرێکی زۆر گەورەی لێبووم لەوێ چۆ ژوورێ و ئەگە چۆ ژوورێ ینی لەوانە بوو تقریبا سەعات 5 هێوارێ ئاوا دەوروبەری ڕۆژ ئاوا دەهەویست ون ببێ ون نەبێ ینی وانێک بوو کە چوینە دەویان کردین جەماعەتێکی زۆری ئێرانی تێدا بوو نە ئاو هەبوو نە غەزا هەبوو هیچ شتێک تانکێڕاندا ئاو هەبوو گەرم بۆنگن خیلە دەهات ئەویش بە چەنگ نەدەکەوت ئەوەی کە باسێکی پێشتر گیرابوون خەڵکی پێشتر لەوێبوون ینی دە و حەمەلیاتی ئەو تەکە عێراقی کە لەمەدا بوو لەوانە بوو 5,000 نەفەریش ئەسیر بوو ئێرانی 5,000 نەفەر لەوانە بوو هەمووشیان دە بوو هۆڵی گەورە بوو ئێوەیان کردە ناوی حەسکەرێکی گەورە بوو شارەح بوو ینی خیابان بوو ئیدی لەوێڕ ئەوانی شارەکانی چۆن بوو مەسەلەن لەناوە ژووری گەورە بوو مەسەلەن یان چۆن با ژوور شتی هەبوو وەلی دەژوور شتەکەیدا نەدەبووین
چون شەو بووم سرا و شت هەموو هەڵکرابوو هاوینیش بوو هەر ئاوا شارعەکاندا بووین ئیدی لەلاکی ڕا ئەوان نان دەهێش بۆ قسمەتێکی بڕۆین فقط ئیدی بە کابڵان لیان دەداین کود نای بۆ لای بێن ئەمەش هەموو دەباڵێکدا بووین لەوێ زۆر نازور بوو یعنی ئەتۆ حیساب کە ئەمە ئەوێ ڕۆژە غەزامان بۆ نەهاتووە ڕۆژەکەی دیکەشی بەسەردا هاتووە هەر غەزانە بووە هەر ئاو ئەویش چه ئاوێکی گەرم چەلی وا بوو زمانیشمان دەشکە ئاوەکەش نەبوو دەو گرمایی ئەو وەختیدا پێم وایە ئاوەکەش هەندێک سوێر بوو سوێر بوو حاڵەتێکی تاڵایە بوو دەکوت تاڵ و سوێرە تفت بوو تفت جا ئەوەم ینی دە تانکەڕانیشیان کرد بوو تانکێرە شەر خلاص ببوون ئەو تانکەرە گەورانە لەوێ ئاوێتر ئەوانەش یۆک و تۆ مەسەن برینێکیان پێوە بوو هەموو هەر لەوێ بوون هەموو زۆر کە بریندار کەم بوون یعنی کەسێک بریندار بە هەر لەوێ دەمرد لە توونیان دەمرد چون کەس ئەگە بریندارەکە یەک زەر قورس بە دەمرد خۆ کەس نەبوو مەسەلەن تۆ خوێنت لەبەر ڕۆشتە بوو با خوێنم لەبەر ڕۆژ بوو وەلی بەس سەطحی بوو هەرە وەختی کە پێچام هەرە وەختی قەتع بوو یعنی حاڵەتێکی سەطحی فقط ئەو پانتۆڵەکەی دڕان بووم ئەلف سەرشات بۆ دەرێ یعنی هەر حاڵەتێکی حیشە دیارە جێگاکەی شوێنێکی تێدا بوو ئیدی سەطحی بوو تقریبا عمقی ئەوەندە دەبوو 1 سانتینێک ویەکیش هاتەوە هەر زووم ئەگە خۆشم خسپا هەر نەدەبوون هەر خۆت شەلان باکارتەوە بوو خۆت یعنی بێ خۆت زیرە کردبا خۆت نەزاددا بەدەنا دەمردی لەوێ هەر لە توونیان خۆت خسپا دەمردی دەبا توانای هێزی خۆت دابا بەرە خۆت کە خۆ ڕاپەڕێنی لەو جەریانەی ینی نەمری بۆ نمونەیەکێک برینەکەی خراپ بۆە چیان دەیان کوشت لەوێ یان چی وەڵا دایان گوشت دەنا دەمرد هەر لەوێ بەجیان دەهێشت ینی لەوێ کەس نەبوو بڵاو ئامبلانسە و ئەوە سەلیبی ئەحمەرە و ئەوە فلانە و هیچ کەس بە کەس نەبوو نەوەڵا هەر کەس ئەگەر ئیدی ئەوەی کە سالم بەدان برد ئەوەی کە سالم نەبە هەر لەوێ بە ئاهەو ناڵە و فلان و ئیدی لەوێ خلاص دەبوو دیدی دەمرد وەلی لەو جێگایدا و مەحەسکەرە یەرحماڕێدا شەوێ وابوو بە خودای هێندێک لەمە هیندیان مەمنە نانوشتیان نەخوار بوو هێزیان نەبوو ئەم بۆ خۆم نا وەلی ڕەفیقێکم بە ئەو پۆتینەی مەحەسکەرێ بەوی لە قاناوی ئەوانەکەی دەویمان هەڵدەدا دەهاتن دەماندا ئاون دەدا هێزی نەبوو بێت ینی هێزی هەن نەبوو هەستێت کەس هەبوو لەوێ بمرێت تەحمل نەکا لەو زۆر حتاوی کە لەو پادگانش لەو پادگانە زۆر بەجێمان یعنی وەبوو ئەوێ شەوێک کە لەوێ بووین هیچ شتێک نەبوو بخۆین نانوشت هیچ نانێک نەبوو غەزایەکی سێ ڕۆژەمەە سێ شەوێک کە لەوێ بووین غەزانە هات هیچ لە منتیقەکەی شەوەکەش لەو پادگانە بووین ینی 2 ڕۆژ و 2 شەو بوو ئەمە هیچمان نەخوارد بوو دوایش هەر نەمان خوارد ئەوێ بۆ بەیانەدا هاتن پاسیاندا شارحەکەیدا ڕاگرت و نەفەراتەکانیش دەبا ئەمە چوبانە دە سەفەکی دوور و درێژ لەو 2 سەفەیدا مەسەلەن 40 نەفەر 35 نەفەریان دە پاسەکەی دەکرد و پاسەکە دەڕۆژ پاسی بعدی یعنی سەفەکە ئاوا بوو جا ئەمە ئەو 9 نەفەرە بوون 5-6 نەفەری دیکەشمان ئەوێ شەوێ پێوە ئیزافە بوو یەکترمان گرت زمانی کوردی بوو فلان بوو کابراییدی هەر خودای بوو دەگەڵ یەکەکی مەسەلەن خۆ بگرێتەوە بڵاو کوردم و کۆمەگەم دەکەن و بەجێ نامێنی ینی ڕۆژەکە ئاوا بوو وە بوو 5-6 نەفەری دیکەش ئیزافە بوون جا دە سەفەکەیدا ئاوامان تەنزیم دەکرد کە مەسەلەن دەو سەفەیدا ئاپێکەوە بیندا ئۆتوبوسەکە دەماژمار مەسەلەن ئەوە 35 نەفەر حدودی ئەوەندا دەستنەدەوەی ئەوی دیکە ئاوا نەفەرمانەوە پێشەوە پاشی خۆمان دەدا ئالەوانی تر بۆی کە هەموو لە دوای بین بچینەیەک لە یەک ئۆتوبوسی زیاد قەزا و قەدەر زیاد لەو هەموو حالەمەی کە هەموو چوینە لە یەک ئۆتوبوسی 1 نەفەر ئەو کاک حەسەنەی کە دەستگیرانی هەبوو خەڵکی قارنێ بووم دروست ئەو چۆ پاسەکی دیکە بەتەنێ دەستی کرد بەگیریانی هەر چەندی پارانەوە لیانداین نانهێش دەو بێ بردیانە دە پاسەکی دیکە هینمان پەرۆژی حەسەنی بوو لەسەر ئەو وەزای خۆشمانڕا بەڵام هەمووتانیان نابرد بۆ یەکشن دەجێمەوە ینی سیاسەتی عێراقی ئاوا بوو مەسەلەن
5,000 نەفەری ئەسیر دەکرد 2,000 تحویلی سەلیبی سوڕغ دەدا 2,000 نەفەریشی بێ شوێن دەکرد بۆی کە جەماعەت لە لای ئێرانی خەڵکەکە ڕوحیەی لە دەست بدا نەتوانی بێتە بەرەکە شەڕ مەسەلەن ئەوەی کە سەلیبی ئەحمەردی تویتین نامەی ڕەهات ڕساڵەی دەهات حەقسی دەهات ڕسمی دەهات ئەوەی دیکە ڕکە ڕسمی دەهات مەسەلەن جی ئەمە خانەوادەی مەدان کورد وەڵا ڕحمان مردووە دەنا ئەگەم مابە ئۆتۆبەر ئەوانە کەوتی کە باڵە مەفقود بووین قەزان ئەو وەبەر سەلیبی کەوت بوو یعنی خدا خۆشی ویست بوو چونتە جیرانیشی هەبوو وەبەرس ئەو ئۆتۆبوسەوی وەبەر سەلیبی کەوت بوو لە بەغدا تەقسیمیان دەکردن دروست ئێوەیان نەدایە سەلیبی نا ئەمان نەدا سەلیبی جا لەوێ سواری ئۆتۆبوسەکەی بووین و لە پادگانەکەی هاتە دەرێ و بەجادەیدا لە ئەلحیماڕەی بەرەو بەغدا کاک ڕەحمان ئەوەی کە سەلیبی ئەحمەر وەری نەدەگرت ئیتر نەدەیتوانین نامێک بنێرێتەوە بە کەسوکاری ئەسلەن قەتع بوو لەگەڵ هات ئەسلەن حتا ئەو زمانێکە ئەمە ڕۆژێک مابوو پێش تەبادو لێ هاتن سەلیبی ئەحمەر هاتن هەتا لە ڕووی مامەڵەی ئینسانی شۆ سەلیبی ئەحمەر ئەوەیە کرد مەسەلەن چاودێریەوەی کە بارودۆخی خەڵک هیچ کەسێک شوانەتی بێ هیچ کەسەکەش نێزانی لە کوێشین نە سەلیبی ئەحمەر نە ئێران هیچ کەسەک نەیزانی ئەمە لە کوێنە بێ شوێن یعنی مر باشین کەس نەیدەزانی مردیشن نەزان کەس نەیزانی جاوت بۆ دەژێڕمەوە دەگەینە ئەو بەحسەی لەو پادگانێک کە وە دەرکەوتین لە ئۆتۆبوسەکەیدا سایقێک بۆ عێراقی ئەمەش لە سندڵەکەی پێشەوە دانیش بووین سایقی جوندێکی عێراقیش ئەسلحەی پێبوو لە پێشەوەی ئۆتۆبوسەکەی بوو سەتڵەکەش ئەلەوێ بوو بۆ سەتڵی ئاویان بۆ ئەو ئۆتۆبوسەکەی دەهینە لیوانێک و سەتڵێک بوو جا ئەو جوندی عێراقیە ئەمنی دەبر بۆ ئاوەکەی جائیدی ئایا نازانم لەبەرەوەی کە دەترسا دەیکوت ئەوە منداڵە پێم ناوەستی یا ئەستاکەم لێ بستێنی یا دەگەڵم بە شەڕ بێ ئەمنی پێ زەحیف بوو دەیکوت ئەوەی ئەمنی دەبرد مەسەن لە جێگاکی ئاومان پڕ دەکرد ئاومان دەینا بۆ ئەو ئەسیرانە ئۆتۆبوسەکە لە جێگاکی ڕای دەگرت دەو مەسیرەیدا ئاون دەهینا ئەو جوندی عێراقیە ئەمنی هەڵبژار بوو ئەمیش پێم خۆش بوو هەم دەچوم دووچاو شتەکەشم دەشوت هەم دەمکوت شتەکشم هەر بە چەنگ دەکەوێت کە لە جێگاکی شتەکشم بە چەند کەوت خواردم بۆ دەجێڕمەوە لە ئەلحمارەکەوە دەرکەوتین لە هەر شوێنێکی ڕای دەگرت مەسەلەن لە ئەلحەزیزەت و کووت و ئەوانە لە زۆر شوێنان ڕایگرت قەزان لە جێگاکی لە بنزینخانەیەکی ڕانگرت گازیان دەماشێنەکەی دەکرد ئەمیش کوتی دەست دەیە دەستم داستڵەکەی و چوین بۆ ئاوێ جوندی عێراقیەکە خرچەیەکی تاڵکەیەکی کڕی خرچە لەتی کرد بە چەقوی و خرچە چیە تاڵکە نازانام چۆنی پێ بڵم کاڵک ئافرین نافرن کاڵک لەو کاڵکە ڕەشەکان یەکدانەی کڕیشین و ڕەش قاشیکردنیوەکەی زرد بوو زۆر خۆش بوو قاشێکی بۆ خوار کوتی بخۆ ئەمیش دەستم پێکرد بە خواردنی دەشم عەرەب بوو ئەو جوندەکە عەرەب بوو فقط بە ئیشارە لێک حاڵی دەبوون دەنا فقط ماء فقط ئاوی لێ حاڵی دەبووم دەگوت ماء یعنی بڕۆین و ڕۆح و ئەوەی ئەوەی لێ حاڵی دەبووم دەو زەنگەیدا کە تاڵکەیەکەمدا ئەو گندۆرەم دەخوارد تەمەشام لێ کرد لەو لای دارێکی لێبووم دوو کورد توێتاکی ئەو قەدیمانەوە دەندەی ئاوا بوو توێتاکی سوور بوو گامێشێکی چکۆڵان یعنی فەرخی گامێشێ گامێش نازان من گۆشە دەڵان گامێش گامێشێکی دەپشتەوەی ماشێنەکەی دابوو لەوێ نان و چیان دەخوارد تۆ چۆن زانیت کوردن لباسی کوردیان پێ بوو جاماندانی لە سەریان بوو زۆر وازە ئەو جوندیەکەش چوە سەراوێ و کوتی بخۆ سەڵەکە کرابەوە ماشێنەکەش لەوێ بنزینی لێ دەدا گازی لێ دەدا تقریبن 50 میترێک لەوان دوور بووین هەرچەندی دەمکوت نایەتەوە هەڵدێم دەسمەکنیان بم شارنەوە بەش کو نەجاتم بدەن هەرچەندی دەخۆم هەر چاوم لە دەرکەی
سراوەکەی دەکردم کو دێتە دەرێ دەم گوژێ ناگەمەوێ دەوبێنیدا ینی باوەڕ کە سێ چەلانیش دەمتوانی بسمەکنەوان و بگەڕێمەوە جورئەتم نەکرد ترسام لە مۆزوعی ترسام هاتەوە وەڵی بۆم نەکردرا ینی لەو شوێ لەو ئوردوگای ئەو داخە لە سرم ببووە حەسڕەت دەمکوت ئەو فرستم بۆ هاتە پێشێ هەڵناتم پسمەکەن ئەو کوردانە بەشق و ئەمنیان نەجات دابا دەمکوت شایەتیش تەحویلیان دابم شایەتیش دەردەسەریم واساز کرد بە ئەو حەسڕەتم زۆر بەداغ بوو یعنی دەمکوت خوددایە بۆ ئەمن لە فرسەتە ئیسفادەم نەکرد خوددا بۆ منی هەڵسەنگانم بۆ نەچووم زۆر بەو داخەی ببووم سرد نێشێنم ئەو جوندێکە هاتەوە و دەستمان داستڵتەکەی چوینەوە ژوورێ و ئاوەکان خواردەوە دەمەسیریدار کە دەڕۆشتین لە جێگاکە دیکە سەحنەکی زۆر سەیرم دی لە مسافرخانەیەکی ڕایگرت وتوبۆسەکە دیسان بەو سوورەتەی دەستم داستڵەکەی و چوین بە شوێنی ئاوێدا شوێنی ئاوەکەی لە ژووری قاعەکەی بووم قاحەکە ئەمە ئەگە چوومە ژوورێ چون ئەمەش هەر شوەرتەک و ئارەقچیرەکەم دەبەردا بوو ڕوود بووم پێخواسیش ئەگەر چوومە ژووری هەر ئەوەندەشم شت بوو ئەوان کار ئەوەندەش یان نەژوت بوو هەردی ئەوەندە ویلەکەم قورماوی بوو و تۆزاوی و قورماوی و یعنی وەکو کراسەکە دەبەردابێت دەگە قورم و تۆز و شتی باوەڕ بفەرموو ئەگەر لەو قاحای وەژوور کەوتم جەماعەتێکم دی ژن و منداڵ و هەموو سوورەتەکی تێدا بوو نانیان دەخوارد یەک دەفعە لە شێرەکەیگە ئەمنیان دی هەمووی ئاوا ڕاستا بوو چایان لەمە دەکرد هەمیش ئەم کەچکیان ئاوا ڕاگرت بووم یەک نەفەریش تەکانی نەدەخوارد هەمووتمشان لێ کرد جا ئەمیژە وەختی شتی ئاوام نەدی بوو مەسەلەن دامەن ئەلێرە ڕوود بێ ینی لە من قیمە شتیوانە بوو نە لە ئێرانیش خۆڵ مەسەلەن تا ئێرە ڕوود بێ سینگ و مەمەگ ڕوود بێ حافرەت و بەغدا بۆم شوێنە دیار الحەزیز بینی الحەزیزەت و بەغدا بوو لەو شوێنانە بوو بەڕێک نیزێکی بۆ لای بەغدا بوو ئاواگە تەمەشام لێ دەکرد دەمکوت خوددا ئەمیش ئینسانم ئەوانش ئینسانن ئەم بۆ دەبێ ئاوام لێ هات پێەوە خەونە چییە بوو وایە ئەمن بوام لێ هاتووە ئیدی تقریبان 2 دقەیەکی چیل چێشە ستڵەکە پڕ بوو کوتی دەستدەیە شێرەکەم گرتەوە و ڕۆبوونیەکە ڕۆبوونی هەمووی هەستان بە حەڕەبیدا کوچێ ئەوە ئەو جوندێکەش پێی دەکوت بابەوە ئەسیرە وەلی من نەمدەزانین چیان پێ دەڵام بۆ لام هاتن ئەمە چوینەوە دەماشێنەکەی جا لەوێدا سەحنەیەکی سەحنەم زۆر دیتن یعنی حیسان بەدیدی ئی منداڵێ زۆر شتی دەبینە یعنی زێنم ئاوا وەکو ئەلحان فیلمەکە دەبینم ئەمە سواری پاسەکەی بووین تێحدادێک ئەلەوانە دەستیان کرد بەرەخسینە سەمان کرد و هەلهەلە و بازەکیشم دی گریان دەگریان یعنی دەگریان بۆ لای دەڕۆشتن بەڕێک ینی چێهرەکەم ئاوا لە بەرچاوی هەیە سەحنەکان هێندەکەم دی ڕقسیان دەکرد هێندەکیش تفیان پێدا دەداین وا بوو کە ڕقیان لەمە بوو جنێویشیان پێداین جەماعەتێکی زۆر لەوێ هەتا ئاوا بوو ڕۆشت ئەو سەحنەم وەک ئەلحان وەکو فیلمێکی لەبەر چاوی هەیە ئۆتۆبوسەکە ئیدی ئەو سەلێ حرەکەتی ڕۆشت و ڕۆی جا ئەو ئۆتۆبوسەکە تقریبەن 20 ئۆتۆبوس ئۆتوبانەیدا دەڕۆی ئاوا بوو پۆلیسیش لە پێشیە ئەو ئاگیرەی لێدەدا مەچەند شارەکانی خەبەر دەکردەوە حالم دەهاتنە سەر شارە حوشتی چەپڵان لێدەدا و دەڕقسین و هەلهەلان دەکردان کورد دە و حەمەلیاتەیدا ئەوەندان ئەسیر گرتووە ئەو شتە لە هەموو شارەکان هەبوو تاکو گەشتینە بەغدا تقریبا سەحات دەوروبەری ئاوا دەهێویست ڕۆژ ئاوا بێ لەوێ وەرەقەیەکیان ئەو مەحەسکەری ئەڕەشید بوو ئەو ئەنحانیش تابلۆیەکەم دیوە لێ نووسرا بوو ئەڕەشید لەوێ بەرگەیەکان دەنووسی ئیمان نووسی بوو تەکریت لەوێ ڕ ئەمەزانی لەوێ ڕادابەشیان دەکردین قسمەتێک مەسەرەن بۆ ڕۆمادیە بۆ مووسڵێ کە ئەوانە سەریبی ئەحمەد داهاتنە نێویان وانێک ئەمە قەزان وەبەر ئەو
تەکری کەوتنی و بەر ئەو مەفقود الأسارا کەوتی بێ شوێن بووین و بەرەوان کەوتین ئۆتۆبوسەکە دیسان حرەکەتی کرد بە بەغدادا تێپەڕ بووم لە بەغداد ئەگە لە شاری چۆدەرێ مزگەوتێک دیار بوو بەری جادەکە حاج سەحنەی جادەکەم هەر لە بیرە جادەکە بەرەک بڵنگ بوو تقریباً 3-4 میتر بڵنگ بوو دەهاتی خوارێ ڕێزە دوکانێکی لێبوو میوەفرۆشی لێبوو دوایویش مزگەوتێک لەوێ منارەکە دیار بوو لە مزگەوتەکەی چوین ئاوەکەمان تێکرد ئەو دوکاندارە میوەفرۆشە کابراک بوو حەڕەب بوو دیشتاشەکی لەو حەبا درێژانە سپی دەبەردابوو ئەگە ئاوازانی ئەو ماشێنەی ئەسیرانە لەوێ ڕایگرتو ئەمەوە ئاوەکەی تێدەکەین ئەو دیشتاشەی پڕ کردبوو ئەمن لەوێ نەمدی ئەوە ئەگە هاتمەوە دیتم پڕی دەکردبوو لا خیار و هینابووی لە ناو ئۆتۆبوسەکەی ڕۆی کردبوو ئەو سایقەکەش مزاحیم نەبوو یعنی باوەڕکە ئەو کابرا وەکو 100 حەزی کردبی ئاوا بوو ئەگە هاتم ئەگە ئاوەکەم هیناوە دوای 5 دقیقەنەگە هاتمەوە کابرا هەروە دەیبرد تێی دەکرد و دەهینا لە نێوێ ڕۆی دەکرد جەماعەتەکە هێندێک هێزیان هەبوو هێندێک تەبلیغان کاکە بخۆنە گوت چەند ڕۆژەی چوو نەخواردووە خیاری بخۆن ئەمیش لەوێ دووسێ خیارم خواردن بەڕک خۆش بوو زۆر خۆش بن خیارەکە ئەمەم نایسمان نەخوارد بوون دوایە ئێرە وانەکەکەم ئەو ئارەق ژیرەکەی ئەوەی ژێرەوە ئەلێرە تونتون گرەیەکم لێدا 5-6 خیارم ئەدەوانە کرد کوتم ڕێگا دوورە خوددا دەزانێمە چۆن دەبی با ئەوە بەرخیاران بۆ خۆم ئەدێرەکەم هەتا ماون دەناوانی کەشەم و هەر هەڵیان دەگرت زۆر بوو وەبوو لەوێ ڕحرەکەتی کرد دیسانەکانە حرەکەتمان کرد ئۆتۆبوسەکە ڕۆی گەشتە سامەرا لە سامەراش دوای لەوێ ڕاڕۆی گەشتە تەکریتێ ئەو تابلۆیانە ئەمە لە پێشی ئۆتۆبوسەکەینە جوان مشاهدەی دەکەن کە دەگاتە چۆ دەگاتە گەشتینە تەکریتێ لە تەکریتێ شەر تێپەڕ بوو 15 کیلومترێک تێپەڕ بوو دوایە چوە ئەو محەسکەر ڕحقن 11 پێدەکوت لەسەرەوەش ویش حەسکەرێکی جەوی تارەی لێ تارە جەوی حەربی جەنگی دێژنیشتن و هەڵش دەستانەوە ئەومان دەدی لە حاسمانە کە دەهات نەدەنیشەوە هاڕان بەرەک زۆر بوو ئەوەمان دەدی لەوێ زالە بۆیە دەڵێن موقعیتەکە لەوێ بوو لەوێ ئەو دەدوایدا زانیمانەگە هاتینەوە زانیمان ئەو موقعێتە لەوێ لە تقریبا 15 کیلومتری تەکریتێ بۆ لای کەرکووکێت زادەی ئۆتوبانەکەش بەوێدا لە سەمتی ڕۆژ ئاوایمە بوو هاڕێی ماشین شتەکەمان گوێ لێ دەبوو بینی گوندی ئەلموهەزەم و ئەلحجاج ئەو محەسکەرە ئەدەوێدا بوو وەڵا چوینەوێ و ئەگە بردیانین لە بەردەرکی ئوردوگاکان ڕاگرتین تقریبا 11 شەوێ دەبوو ئەو تقریبا 3 قاح لەو بەرەی پێش و پشتەوەشی بەو وایڕێی تێڵ بەدڕوو حتا حاسمانێ ئەوە گیراوە دەرکەکان کردەوە و پێشتریش هەر ئەو لەو محەسکەرەی بەندی ئەو ڕقم 11 3 بەندیە بوو بەندی 1 و بەندی 2 بەندی 3 پێشتریش لەوانە بوو 1000 نەفەری 2 ساڵ پێشەمەی لێ بوو ئەوان شەر ئاوا مەفقود بوون ئەوان بر بۆ قاحەکی دیکە لە پشتەوە ئەمان دەوێ کرد ئێوە کە چوون ئەوێ کەسیتیانە بوو ناکەسی تێدا با ئیدیکەی تێدا بوون وەلی هەموو تازە بووین پێشەمەش ئۆتۆبوسەکی دیکان لەوێ خاڵی کرد ینی کۆنی لێ ناکۆنی لێ نەمابوون هەموو ئیە و چەند ڕۆژێکە ئەسیر بوون هەر ئەویە ڕۆژی بوون لە دەرکەکان کردەوە و بانگیان کردی نەژووریە و لە ناو حەسارەکەیدا حەوزەکی لێبوو ئاوی تێدا بوو یەک دانە عێراقی پیان دەکوت سید عەلی ئاقا عەلی لەسەر حەوزەکەی لەمە بڵینتر بوو لەسەر دیوارەکە ڕاوەستا و وتی بە ستوونی 5 ئەجل نیزام یعنی حاڵەتێکی ئەوەی حەسکەرەیە یعنی دەستان ئاوا لێ بکەی و بە ستوونی 5 ڕاوەستی یعنی ئەو شتەی دەزانی فارسیەکی شکستای دەزانی تا پیشێک دەیتوانی ئەمە حاڵیکە وتی ئەجل نیزام وەلی نەڵەن الله ئەکبەر خوێنی ڕاهبەر
فقط بڵێن ئەڵڵا ئەمەش ئیدی تاعاتمان لێ کرد کوتی ئەجوو لە نیزام خەبەردار ئەو چەکوتی بشین دا پشینەکەشی نێ دەکوت بشین دەکوت بشین دوا دەکوت سەراپاین کە بڵە سەراپاین بە زمانی عەرەبی دەکوت سەراباین ئەمەش سەرمان بە لە خەرە دانیشتوین و سەرمان داخست تقریبا ئاوا لامپ و شت دایسا ئەو قاهەیە ئەمە کە دەچوینە دەبات چوبانێ ناوی سێ لەو لابوون سێژ ئەلەو لابوون دەبا ئەمە چوبانە قاهەکەی ئاخیرێ تقریبا لەوانە بووم 150 میترێک دوور بووە تا دەگەشتینەوێ ئەوانەش ئەمە لێ تقریبا 20 دقەیەک تووری کێشا بۆ سوورەتەی هەردانیش بووین سەرنداخست بوو ئەو 35 نەفەر 40 نەفەرێک دەبووین یەک دەفعە ئەوانە ئەو سەربازانی عێراقی هەر دڕۆشن و دەهاتنەوە و کابڵیان پێ بوو ئەوەش چراژ دایستان ئەمە چاکمانتەوە نەندەوێرا سەر هەڵێنین بزین ئایا ئەوە چ دەکەن هەر تاڵ و مەحەلە و ئەوە مالی حاڵی نەدەبووین چ بوو دوایە ئەو نیگابانە کوتی ئەوە ئەنگۆ دەستنە ئاسایشگای شەش یەک کاڵۆستاندن ئەبەوەی دادڕۆن ئەمەش کوتن ئیدی کوتن باشە نەفەرێکیان هەستاند سیقە هۆڕی لێ پەیدا بوو دەیناڵاند و تەقەتەقیش دەهات ئێوەش ناتوان سەربەرزکەنەوە بزانن ئەمەش نەمان دەوەرە وەلی بە هەڵ سوورەتێک ئاوا سەرمان بەرز کردەوە تەمەشان کرد کوڕخۆر لێمان دەدەن بە کابڵان ئەو 150 میترە هەر 1 میتر 2 میتر 2 میتر سەرباز ڕاوەستاون عێراقی هەموو کابڵیان بەدەستا هەر ئەو لێت دەدا ئەوە لێت دەدا ئەوە لێت دەدا حتا دەگەشتێوێ یعنی لەوانە بۆ 100 کابڵ 50 کابڵشت بێکەوت بە کابڵ ها کە ئەو کابڵانێوەنی کارەبای ئەبەوی لیان دەدەی ئەی خودا جامیش زۆر دەترسام یعنی چون منداڵ بووم بە حەدەک دەترسام زۆر ینی دەمکوت خودا من چۆن من تحمل نانم ئەو مقابڵم یەکەی بەلاخرە سنیۆبەی منیە شاد ئەم نیشان هەستان هەر هەڵیانستان و سێ چوار کابڵم یەکەوت ئەو خیارە شتانە شەموو ئەدێوانەمدا هەڵیانستان و سێ چوار کابڵم یەکەوت ئەمن مەمنا منداڵ بووم و زۆر فرز بووم هەر فەورەن بەبن لاقیواندا لە خەتەکەی هاتمە دەرێ هەر هاتمە دەرێ و یەکدانە جوندی عێراقی وەدوم کەوت نەمگەشتێ لە پێش باڵکۆنەکان ئەو عێراقیانە لە حەسارەکەیدا خیار و سەبزیان کردبوو تێڵدڕۆکشیان لێدا بوو تێڵدڕۆکە باوەکار ئەوەندە بوو ئەو کابرا عێراقی زەلام بوو نەیدەتوانیم بستێ ئەمن چوومەنەوە باخچەکەی یعنی چووم ئەو عێراقیش زەلام بوو نەیدەتوانی بوێ ئەم ڕوود بووم دەچوومە نێوێ دەهاتە ئەولا دەچوومە ئەولا دەهاتە ئەولا دەچوومە ئەولا ئیدی هەر بە حەڕەبی تێیدی قولاندم نەشم دەگەشتەیە تو فکرم لێکردەوە کوتم خدا شاید ئەوانە خلاص بن بە هەمان تێم بەردێن دەمگوژن لە جێگایەکی نیزێک سەری حاتمە دارێ لەکن دەرکەکەی چوومەوە دە سەفەکەی 4-5 کابڵی دیکەم یەکەوت و چوومە نێو قەعاکەی لەوێ ئەو نیگابانە حڕەبەکەی کەوەدون کەوت بوو لەوێ لێم دەگەڕا خۆم لە موژمۆ دەگەیدا لە 3-4 نەفەراییندا بزانی چێە نەیزانی ئەمنم ئیدی هەر 4 نەفەرانیشیدا ئەمیش وەک حالەمی ئاوا خۆم ئاوا لێ کرد و خۆم ناڵم کرد ئیدی گەڕاوە خلاص بوو دەرکان لێ پێوەداین ئای وەک ڕۆژی حەسرێ بوو ئەو حالەمە گریانێک بوو تەواوی گیانیان دەبرخوێنێ هەڵات بوو لەگەڵ کابڵان هیندیان لێدای وەلی ئەمن کەمم یەکەوت یعنی وێم کەوت بوو ئەو هاروێ و کە نێوانەکەمدا بوو کەوێ کەوت بوو گۆشت و خوێن و هەموو شتەکە دەوێدا تێکەڵ ببوو یعنی ئەگەر لێدا بوو هارویەکانی ور ببوون چوو بوونە دەنیۆ پێستوشتم دەبێدا دیسانەکانە وەبیرم هاتبووە دەم کورد بزانم لەو جەماعەتە سلەیمانی ئامۆزام نابینمەوە گەڕام بەڕە گەڕام تەمەشام لێ کرد تووشی ئەو ڕەفیقەی سلەیمانی ئامۆزان بوو نێوی حەلی بوو پێشتر چوو بوومە سەنگەرەکەی نامەکی وتمەوە دەستمەوە مەرەخەستێ نامەیەکی نووسی عەلیە کورد بوو کورد بوو خەڵکی نەغەدەی بوو
خەڵکی گەرگولی سەرێ بوون گەرگولی یا سەرێ یا خوارێ بوون کوڕی مام حەوڵای بوو وەلی مقیمی نەغەدەی بوون قەزان دایکیشی تەلاقی وەرگرت بوو لە بۆکانی مێر کردبووەوە دوای ئیتلاعات شتەکەم بەدەستینە وە بوو حەلیم لەوێ دی چاوی دەقۆڵەوە چوو بوو بە نەزەری من دەمکوت ئەو نەفەرم دیوە یعنی 3 ڕۆژ لەوەی پێش دیت بووم نەمدەناسیەوە چون هین پۆشەکە بووین هین ناڕەحەتین بۆ هات پێشێ یەکتر نەدەناسیەوە وتم ئەرێ ئەمن تۆم لە کوێ دیوە وتی ئەمن حەلیم وتم حەلی چێ وتی دیوە نێ بدو هاتێکن سلەیمانی ئامۆزات نامەکەشم بۆ نووسی ئەدی تون قەرار نەبوو بچیەوە مەرەغەز دێ ئەمیشت سلەیمان نامەی ئەو ببیت قەرار بوو نامەی ئەو بەرمەوە لە شار هەر لە شارێکی سیستمەکەوا بووە گەدە پۆستی داویست بە ئادرەسەکەی دەڕۆی لە ئەو وەختی وا بوو بەس نامەکە چی لێ هات لەکوێ بوو ئەو دوا بۆ دەژێرمەوە ئەو کوتی ئەدی ئەمن هەر حەلیمە دی کوتمەدی کوانە سلەیمان کوتی وەڵا نازانم وەڵا سەرت نێشێنم چاوی دەقۆڵەوە چوو بوو نەخۆش بوو زۆری لاک بووم ئەمن بەڕک چون کەمم یەکەوت بوو بەڕک بە گورچل بووم بەڕک یە زۆرم بوانێک نەبوو پێنی شوێن جەماعەتەکەیدا دەگەڕان تقریبەن 116 نەفەرێک دەوقاعی کرابووین یعنی زۆر قەرەباڵغ بوو هەرزەکەش سمید بوو ئەو قاحەیە 6 دەر 20 بوو 20 میتر درێژ بوو 6 میتر ئاوا بەرین بوو 160 نەفەر 160 نەفەر دوای کەمیان کردینەوە بووینەوە 110 نەفەر دەنا بەستر بە ئیسراحەت جێ هەبوو بنووییان بۆ دەژێرمەوە زۆر کەم بوو یعنی دوای هەتا مانگێکی هەتا ئاتەش بەس کرا ینی سوڵح کردرا هەتا وەختیار 160 نەفەر بوون وەلی دوایە ینی 50 نەفەریان لێکەم کردینەوە ئەو سەلێ بەڕک وەسم خۆشتر بوو بۆ نووسنەکەی بەڕک جێگاکەمان باشتر بوو ئەو هەلیە لەوێ زۆر بێهێز بوو تەلیسێک یا دوو تەلیس سەمون لە گۆشەی قاعەکەی بوو هیچ کەسە فکری نەدەکرد نانی بخۆ یعنی چەند ڕۆژ بوو کە نەمان خوارد بوو هەموو مەحی دەشتمان هەروان هەر ئاومان دەخواردەوە ئاوە کە شێرەکە دەهات لە ژوورەکە شێرەی لێ بوو ئاومان دەخواردەوە ئیدی مادام هەموو ئاون دەخواردەوە چون هەر یەک شێرش بوو هەر بە سەف دەبووین هەر چۆنێکی ئاومان بەزاری دەمان خواردەوە وە بۆ ئەو دوو تەری سەنانە لێوە بوو ئەو کوڕی مەهاباتێ بەڕک بە تەزروبە بوو کاک جەلال وتی وەرن نانی بخۆن هاتون شتیان لێ نییە وتی وەرن بابە بخۆن حتم بە زۆریش بدەی بخۆن دەنا هێز ناکرن دەمرن بەڵێ ئەمەش باوەڕکە ئەو سەمونە پیمابی خواردن ئەوەندە خۆش بوو مەم ناقەت لە مێژ بوو هیچمان سێ سوار ڕۆژ بوو هیچمان نەخوارد بوو 3 سەمونیشن خواردیارن نەدەخوارد ئەوەندە خۆش بوو ئەوەندە بە لەزەت بوو دوای دی تێرمان خوارد و بە خودای هەتا بەیانی ئەمن باش بووم ئەو کوڕانە هیچ دەتوانێت لەسەر هیچ کەلەکەیەکی دانیشین لەسەر هیچ لەسەر حەلاکی دانست فقط دان ناڵان هەموو گیانیان دەگەڵ کابڵان بریندار بوو نووسن شەو خۆ نەت جێگا نەدەبوو بنوین هێندە قەرەباڵغ بوو هەر دەباریا ڕاوەستابن یا دانیشپیانە خۆمان خڕ کرد باوە زۆر بوو مەجال نەبوو نەوەڵا نەتوانانی ئاوا درێت شار ئاوا سەرمان یەک دەکرد ئەمان مەجالەکە وانە بوو زۆر ئەو نانم بۆ ئەو حەلەی بەرکوتم بخۆ زۆر کوتی ناتوانم ئیدی هەر سەری بە ولا دەکرد سەری بە ولا دەکرد ئاوم بۆ دەبرد پێ چەلک دوو چەل ئاوی خواردەوە دوای ئاوەکەش هێر نەدەخواردەوە بوو بەیانە دەهات دەریان کردینە حەسارەکەی دەست پێش بەیانی ئەوە یەکەم شەوی ئەسارەتی تۆ بوو باڵە ئەوڵین شەوی ئەسارەت بوو هەست بە چییە کرد ئەو زۆر ناخۆ بیرت لە چییە کردەوە کوڕ وەڵڵاهی جا هەر بیرمان لەبەر ئازار و وانێکی خۆمان هۆشمان لە حیز نەبوو هەردەمان کورد ئازارێکمان لە بەدەنی کەم بێتەوە خوددا دەبی ئەمە چمان لێ هات پێ بوان لێ هات دوای بەیانەکەی کە دەدەریان کردینەوە هیناین حەسارەکەی وە بوو دووسێ نەفەر لەو قاحەیمە دووسێ نەفەر لەو قاحانەی دیکە ئاوا بە زۆریان هینانە حەسارەکەی لە حەسارەکەش ئەوەندە گەرم بوو تەپ و تۆز و خیزاوی بوو
لاقن لەسەر دوێ دادەنا گەرم زۆر گەرم بوو یعنی ئەگەر ئاوا لاقن دادەنا لەسەر هەرزی دەنکوت خوددایە هەر جێگاکە بڕک فێنێک بێت لاقن نەسووتێ یعنی لاقن وەختا بۆ بسووتێ لەبەرەو گەرمایان دانای سەیفەتی بێ حەم پێخاوس فقط ئەو شوێتە و ئەم نارەقچین و باسەکەش لیباسیان دەبەردا بوو دەبەر نادانە بوو دەنا ئاوا بوو بردیانە چوینە نۆبەن هات چوینە سەراوەکی و هاتینەوە و سەراویش هەر نەبوو هەر ئیدی دەبات چوو باین و هاتپاینەوە لە سەفەکەی بوون دوایە دەژووریان کردینەوە ناو قەعەکەی دەوروبەری سەعات 11 و ئەوانە بوو ئەو سەلەی غەزان داینێ غەزاکان کە ئەو کوڕا نەیتوانی بێتەوە ژوورێ چون هەر ئاواش بە بنهەنگڵی دەبنهەنگڵیان نابوو هەڵیان هینانە دەرێ لەوێ کەوتبوون نەیتوانی بێتەوە ژووری ئەمەش نەمان دەتوانی مەسەلەن بینە دەرێ هەرگە دەژووریان کردینەوە قفلان لێدا لە دەقاعەکەی وە بوو لەوانە بوو سینەفەرێک دەو شەرایەتەیدا لەو حەسارەی کەوت بوو جا ئیوا بوو بریندار بوو ئیوا بوو هەر ئاوادە ئەسەری لێدان و شتەکەی و گەرمازەدەگی و بێهێز بوون وشتی هێزی نەبوو ڕان کێشان هینانە بن باڵکۆنەکەی لێ بوو نیزێ بوو هینان لەوێیان دانان وە بوو نوێژە غەزان داینێ باوەڕکە غەزان بەرکەس کەس نەبوو چون ئەمە زۆر بووین وەک وەحشی وەک ئەو ئەرحەکانە لە فلستینیە لە غەزەی چۆن ئاوازە ماعەتێ دەبینی هەر قاپەکە ئەگە دەکاتە بەر دەرکەی لە حل لەسەر دەرکەی بە حەوایدا دەڕۆی هەموو دەڕژا بە کەس نەدەخورا نە ئەمن دەنتوانی بخۆین هەمووش دەشرا لە حەرزی هەڵ دەگرتەوە دەن خوارد ئیدی وەک ینی نامونەزەم بوو دابشکردنەکەی نامونەزەمیش بوون کەمیش بوو وانە بوو مەسەلەن گروهن کە دوا بە خۆن فکرن لە خۆن کردەوە بەڕک منەزەم بووینەوە دوایە ڕۆژی ئەوەڵ و دوی هەتا هەفتەیەکی ئاوا بەڕک نامونەزەم بووین دوایە بە خۆمان فکرمان کردەوە خۆ کەس دەفکری مەدانیە ئەمە زوڵمێ دوو کەسکان پتر بخۆم یا لەو ڕەفیقم یا و ڕەفیقم دوو کەسکانە بخۆمە زوڵمێ لێک دەکەین بۆ خۆن سیستمدا بخۆن هاتن کوتیان دەبی گروه بن جا ئەوەم بۆ دەژێڕایەوە ئەو کاک حەلیان سینەفەرێک دەو شەرایەتێدا بوون لەو حەسارەی هینانە بن باڵکۆنی هێوارێ بەو بڵینگۆی نازانم گشتی هەر بڵینگۆی پێدەڵ بڵینگۆی هەرای کرد کوتی ئەوانەی ئەلێرە کەوتونە دەو شەرایەتێدا نەخۆشتن چێدان ناسی ئەمن لە پەنجەرەکەی ڕ هاوارم کرد کوتم ئەم یەک دانی دەناسم چون لە پەنجەرەکەی ڕ هەر دەمنادەمەکی هێوارێ نوێژیە هەر تەمەشام لێ هەر دەکرد بزانم ئایا حەلی ماوە نەماوە چی لێ هات دەمزانین لە باڵکۆنەکەش لە کوێیان داناوە بەوانێکی پەنجەرەکەیدا ئاوا تەمشام لێ هەر دەکرد بزانم ئایا حرەکەتە شتێکی هەیە یاننا وەڵا دەرکان لێ کردمەوە و کوتیان چێ هەیە کوتم ئەوەیە برمە سەرێگە چوم حەلی چاوی دەقۆڵەوە چوو بوو هیچ حرەکەتەکەی نەبوو هەرچەندی کوتم حەلی هیچ حرەکەتەکەی نەبوو کوتی دەستی لێمەدا کوتی نێوی چییە کوتم نێوی حەلیە کوتی ئەدی خەڵکی کوێیە پێم کورد ئەو مەحەسکەرەیە و ئەو گوردانەیە و ئەو گورهانەیە و نێوی ئەوەیە و خەڵکی نەغەدەیە و خەڵکی ئەو دێە و ئەوانم هەموو بۆ تۆزیعدا و دەدوادا دەرکەکان لێکردمەوە بردیان مەجوورێ ئەمیش هەر لە پەنجەرەکەی ڕ هەر دەمنادەمەکی تەمشام لێ دەکردم کوت بزانم زیندوو دەبێتەوە چی لێ دەکەن چی لێ ناکەن وە بوو شەوێ لای سەعات 11 ئەوانە دوودانە ماشێنیان هینە ژوور حەسارەکەی و سێ چوار نەفەری ئێرانیان ئەسیریان بان کردن و دەست و لاقانیان پرس کردن و ئاوا ماشێنەکانیان هاویشتن ئیدی لە ئوردوگای چەند کەس بوون ناڵڕم حدودی سینەفەرێک دەو شەرایەتەیدا دەبوو ئیدی هەمویان مرد بوون یعنی نەما بوون 30 کەس ئەرحتر لە 30 کەسی بوو چون دوو ماشێن لە چەنەم شەوی کە لەوێ بوون هەر ئەوە شەوی دووەم بوو لە شەوی دووەم 30 کەس مرد لە ڕۆژ لە شەوی ئەوەڵ هەتا بە ڕۆژەکەی و هەتا شەوێ 30 کەس مرد دەماشێنەکانیان هاویشتن و ئەوانە نەخۆش بوون بریندار بوون مەسەلەن یان چی بوو جسمانی زعیف بوون هەبوو بریندار بوو هەبوو لە تونیان لە برسان لە زێر ئەو کابڵ شتێ یا گەرمازەدەگی نازانم کوردیمە دەبێتە چی چاوی ئەوەندە دەقوڵەوە چوو بوو ینی دیار بوو ینی هەرەکە من چوومە ژوورەکەی هێزی قسە نەکرد گەرمازەدەگی چاوی دەقوڵەوە چوو بوو دەقوڵەوە
زایدی نازانامدا ئەسەری بێ ئاویشتیدا بە ئەسەری چیدا ئاوای لێ هاتوو ترس بوو دەنا بریندار نەبوو هیچ شوێ بریندار نەبوو فقط هێز و تااقەتی نەبوو بڕوە کەوتبوو وەک تۆ ئەم دیمەنەت بینی کە ئاوا دەست و لاقیانەگەڕن و هەڵیانە دەنانەوە باڵێ جوان ئاوا ینی وەکو ئەلحان تەمەشای لێ بکەم کە لە چه باڵکۆنێکی بوو چۆنیان دەست و لاقیان گرت چۆنیان دایفاکان گرت دەوروبەری سەعات 11 و 12 شەوێ دەبوو دایفاکان کردن و بردیانن ڕۆشتن وە بوو هەر نیمنیان یادداشت بوو لەو کاغەزەی هەر بەنیوانی 4-5 مانگێک دەهاتن لیان دەپرسی دایانکوت حەلیتەبەکی دەناسی دەمکوت بەڵێ علیکە تەبەک شۆرەتی تەبەک بوو دەیناسی دەمکوت بەڵێ ئادرسیان لێ دەپرسیم و چمە عسکەرێک بۆ چوانێک بوو بەڵێ دەڕۆی ئیتلاحاتەکەم دەدارنێ و دەڕۆی دوای پێمابی ساڵ و نیوێک گوزەرا بوو ڕۆژێکی بانگیان کردم لە قەراق ئەو حەوزەکەی لە لای ڕۆژ ئاواکەی بوو ئەو نیگابانی عێراقی کە بانگیان کردم متەرجمێکشیان هینە ئەو متەرجمە سوحای لێ دەکردم ئەمیش جوابم دەداوە کوتیە تو حەلیتەبەکی دەناسی کوتم بەڵێ ئەو سوالانە خەڵکی کوێ و کوێنێ کاغەزەکی نازانم گۆشت ئاسێ و ئاچوار و ئەوانەی پێ دەڵێن ینی گەورە و وانێک ئاسێ بوو ئاچوارنا یعنی لە بەڕک گەورەتر لەوەش گەورەتر لەوی دیکەش گەورەتر گەورە بوو هەموو نووسرا بوو بە حەڕەبی نووسرا بوو ئیستامپەوە نێ و جەوهرێکە خامکی پێ لێ تۆقیعی دەکەێت تۆقیعی پێدەڵێن کوتی پەنجەمۆر کوتی ئەتوو کوتی ئەو کاغەزەی پەنجەمۆرکە ئەمیش دەستم لە ئیستامپە لە جەوهرەکەشدا بەو متەرجمەم کود متەرجمەکە ناوی حەبدو زاڕح بوو خەڵکی ئەحوازی ئێرانێ بۆ حراب زبان بوو ئەسیر بوو لەوێ باڵێ کوتی کوتم ئیجازەیە سوحالێکی پێ بکەم ئەو نیگابانش کوتی بەڵێ کوتم ئەو کاغەزە بە حەڕەبی نووسراوە ئەمیش ئەوە ئیمزای دەکەم یعنی تۆقیعی دەکەم ئەوە بە حەڕەبی نووسراوە شاید ئەوە نووسیبی ئەمن کشتومە بۆم بخێننەوە ئەمیش نازانم ئەو سوحالم بۆچی کرد ئەی وەم زانی هەڵدەستێتەوە پێم دەڵا تەفیمم دەکاکە ئەو کاغەزە ئاوا نووسراوە باوەڕ بفەرموو ئەنی ئەمن زۆرم خۆشت کرد بوو وەم زانی پێم دەڵێ ئەوەندە بە ئاسانی هەستاوە وەم زانی حاڵیم دەکە باوەڕکەگە یەک زلێ ئەلێرەدام یعنی دنیاکەم بە چاوی خۆدی هەر بە زۆری ئیدی خۆم گرتەوە کوتی حاڵی بوو یادی ڕاز ئیمزام کرد و کوتی باس شتیوان نەکەوە ڕازیدی ڕۆشتم ئیمزاکەم لێدا و ڕۆشتم زایدی وەبوو کە ئیدی لەو دەمێڕائیدی حەلیمان نەدیتەوە هیچ زانیاریەکتان نییە کە ئەوانەی وەکو عەلی لەو سەربازگانە ئەمردن چیان لێکردن لەکوێیان شاردنەوە بەخوای کاک سەلام تەرمەکانیان دوایی درایەوە نەدرایەوە تەرمەکەی کاک حەلی ئێستاش هەر نەهاتۆتەوە جائیدی نازانم ئایا لەو قەبرستانانەی شارەکانیان ناشتن لە جێگاکەی زەندە بە ئەچی لە بن هەرزیاندان نازام چۆن بوو وەلی داهەنجێڕاوە یعنی لەو جەماعەتە ئیمەدا بردن بۆ بێگاری شتی چەلەکی داهەنجێڕاوە داکوت ئەمە کە کاناڵی ئیفازی لاوێن هەڵقەندووە بە پێمەڕای لە جێگاکی تووشی ئێسک و ئێسقان و لیباسی بووینە جەنازەیەکی بووینە دەیکوت نەمان هێشتووە عێراقیەکان بزانن لیباس و شتەکەمان هەموو تەفتیش کردووە حیچمان نەدیتوێتەوە وەلی دە ئاخیرەکاندا لای قاچ و شتمان هەموو دیتوێتەوە ئەو پۆتینەی کە دەبەریدا بووە ئارمەکی هەیە ئی پیرروزی بەو ئارمەی ڕاناسیونەتەوە کە ئەو ئێسقان و شتە ئەو جەنازەیە کە قەدیم ناشتراوە مربوط بە سەربازێکی ئێرانی بووە کە لەوێ دەفن کراوە
ئەو مۆزوع هەمان لەوێ ئەم بۆ خۆم لە خودی کاناڵەکەی نەبووم ئەو بێگارەی وەلی ئەو جەماعەتێکە هاتن لە نێو ئوردوگای دانجێڕاوە ئەو بەحسان کرد شتی وا هەبووە کە هەر لە دەرەوەی ئوردوگای پێشتر مردووە و ناشتویانە جا یا بریندار بۆ یا چۆن بووە وەڵامە کاک ڕەحمان سدەین و سرم باسە بەس ئێستا لێرە کۆتای پێدینێم حەڵقەیە لە هەڵقەی داهاتووم هەیە باسی ئەوە بکەین ئەو بە زۆر ئیش پێکردنە ئەوەی کە تا کۆتایی لێمانەوە یان چیتان بەسەر هات لە هەڵقەی داهاتوو باسی ئەوانە ئاکەین کاتێکی خۆش بۆ هەموو لای